خەدیم خۆشتر بوو بەڵام ئەوە تازەوە زیندوو دەبێتەوە زۆرم پێ خۆشە قەدیم لە مزگەوت تێبوو لە ماڵان لە من کورسیە بەس چرایە وەگە لە عەن نەبوو ئەوە بڕە خەداوی شێ و خۆت 100 نەفەری لێ و خۆشە زۆر خۆشە وەی قەدیمە خۆشە چەند ساڵەکە مسابقاتە ئیجرا دەکرێت لە تەریق هەیەتی وەرزشەوە ئێمە هاتووین لە مەراسمیدا شرکەتێ بکەین دەمانەوێت جۆرابی ئەو کە قەدیمیانە بێنەوە لە شوێنی باو و باپیرانماندا ئێمە هاتوین جۆرابێنە بکەین کارێک نەفەر لە تیمەکان بێت کاتی تیمەکانیان بنووس ئەوەی بۆی نووسراوە کارهانەکانە دەیبینی لێرە ئەوە مای خوشحاڵی خەڵکی تەواوی من دەکەیە کە شارەکانی دەوروبەر مەسەڵەن بۆکان ڕەبەت مەهاباد دەیەکانی دەوروبەر هەموو لێرە خڕبوونەوە و بەیەکتر ئاشنابوون و کارکردنێکی زۆر خۆشە و ڕەسەنێکی کوردەواریە کە دەمانەوێت نەفەوتێ ئەوە وانەشی با و باپیرانمانە لە بۆکە ڕاتوم مەخاتی جورابێن ڕاتوم بازێکی سنەتیە قەدیمیە با و باپیرانمانە زۆریش خۆشە و شەوگارێکی دوو درێژە دەستانێ لەجاتیەوەی کە لە ماوە دانیشی یەک کۆ دەبینەوە لەو ڕفیقاندا لەنێو خزماندا جورابێن دەکەین دەو کاتەدا بێئیشن بە دەوردا دەنیشن دوور لە خەمی دنیاە کایەکان بەرپایە تەنیایان لێدەستێنی دۆستان پێک دەناسێنی